بۆچی بڕوانامەی زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی متمانە پێکراوە؟ چونکە ئێمە یەکەم زانکۆی ناحکومی هەرێم بووین کە وەزارەتی خوێندنی باڵای عێراقی لە ساڵی 2017 دانی پێدانا. هەر لە سەرەتای ڕیزبەندکردنی زانکۆکان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای هەرێمەوە بەردەوام لە گروپی یەکەمدا بووین. لە سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستان ئێمە تاکە ئەندامی یەکێتی زانکۆ و کۆلێجە ئەمریکی نێودەوڵەتیەکانی کە زانکۆی ئەمریکی لە بەیروت و زانکۆی ئەمریکی لە قاهیرە و چەندین زانکۆی بەناوبانگی ئەمریکی دیکە ئەندامن لەم یەکێتیەدا. ئێمە ئاستبەرزترین ڕێکەوتنامەی دەرفەتی بەکالۆریۆسی دووبڕوانامەییمان لەگەڵ زانکۆی ئەریزۆنا ئیمزا کردووە. زانکۆی ئەریزۆنا لە ڕیزبەندی جیهانی پلەی 52هەمینی هەیە و بڕوانامەی ئەم زانکۆیە متمانەی ئایبێتی هەیە. هەروەها بەرنامەی ئامادەسازی زمانی ئینگلیزی لە زانکۆکەمان تاکە بەرنامەیە لەسەر ئاستی کوردستان و عێراق کە دامپێدانانی ڕێکخراوی CA هەبێت. ئەم ڕێکخراوە ئاستبەرزترین ڕێکخراوی دامپێدانانە لە ئەمریکا. بێگومان هەر زانکۆیەک ئەم هەموو دامەزراوە زانستیە گرنگە متمانەی بداتێ، بڕوانامەکانیشی هەر ئاستبەرز دەدەچێت.